سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵین کە جارێکی دیکە میوانی ماڵەکانتانین. هیوادارین ئەم کاتەمان پڕ بێ لە باس و گفتوگوی سوودبەخش. هەروەها بەدڵێکی کراوە چاوەڕوانی نامە پەیام بۆ چوون و پێشنیارەکانتانین چونکە دەنگی ئێوە هێزی بەرنامەکەمانە. لەگەڵمان بن. بینەرانی ئازیز، بەرنامەکەمان بە نامەی کاکسیاوەش دەست پێ دەکەن کە نووسەتی هاوڕێیان سڵاو ماندوو نەبن. با تۆزێ هەلومەرجی ئێستا لە ئێرانتان بۆ باس بکەم. هەروەک ئاگادارن 2 هەفتەیەکە خۆلێکی تری شەڕ سێبەری بەسەر ژیانی خەڵکی ئێراندا کێشاوە. ئەوە چەند ڕۆژێکە ڕاگیراوە و باس لەوەیە کە گۆیا خەریکی وتوێژن. جاری وا بیرەکەمەوە وەکو کارتونی تاموجریان لێ هاتووە، پێکەوە ناسازن و بە یەکیشیان ناکرێ و دەڵێ پێویستیان بە یەک هەیە. لە خۆلی تازەدا جیا لەوەی کە زۆرێک ڕێگاوبان و پردەکان بردومان کراون هاوکات بەهای تمەن پتردا بەزی، بەڵام هەڵاوسان و بێکاری و کەمی داهات هەروە بێڕەحمانە بربینی بە بەشی زۆری کۆمەلگای ئێرانی گرتووە. لەگەڵ ئەمەش قسە و لێدوانی بەرەی شەڕخواز و دروشمی ئینتقام ئاوری شەڕ خۆش دەکات. ئێستا ئیتر بۆ زۆرێک لە خەڵکی ئێران پرسیاری سەرەکی ئەوە نییە جەنگکەی کۆتایی پێدێت، چون هەردوو لا بیل لە بەرژەوەندی خۆیان ئەکەنەوە. ئێستا باسی گرنگی ناوخەڵک ئەوەیە ئایا بۆ ژەمە خۆراکی دوایی شتێکیان هەیە یان نا. باوەڕ بکەن وای لێ هاتووە کاتێک تەماس لەگەڵ خزم و دۆست و ئاشنا دەگرین یەکەم پرسیاریان پرسیاری گرنگ دەربارەی هێرشە ئاسمانیەکان نییە. پێش هەموو شتێک لە یەکتر دەپرسن وەست چۆنە، ئایا بژێوی ڕۆژانەتان بەڕێزەکرێ؟ ئێستا بێکاری ئەوەندە پەرەیسەندووە کە ئیدی تەنانەت کەسیش هان نادرێ بۆ دۆزینەوەی کار. کاتێک لەگەڵ کەمیدا هات برنج بە پەیمانە دەکردرێ، ئیتر باز لە نۆژنکردنەوەی ماڵ، درێژەدان بە خوێندن، هاوسەرگیری یان دەستپێکردنی کاسبی بوونەتە بەرنامەی دوور لە دەسڕست. ئەم دۆخە وێنەی کۆمەلگایەک نیشان دەدا کە لە قۆناخی نیگەرانی ئابووری تێپەڕیوە و گەیشتووەتە دۆخی هەوڵدان بۆ مانەوە. ئامارە فەرمیەکانی ئێران نیشان دەدەن کە هەڵاوسانی خاڵ بە خاڵ یا تەوەڕمی نوقتە بە نوقتە لە مانگی جۆزرداندا گەیشتووەتە 86% و هەڵاوسانی پێداویستی خۆراکی بۆ نزیکەی 134% بەرز بوونەتەوە. بێکاری ڕێژەی فەرمی 7.5 ڕاگەیەندراوە، بەڵام بەشداری ئابووری تەنیا نزیکەی 54% و بێکاری گەنجان لە 20% تێپەڕ دەکات. موچە کەمترین موچەی مانگانە بە پێ نرخ لە بازاری ئازادی دراودا بۆ نزیکەی 95 دلار دابەزیوە. سندوقی نێودەوڵەتی پوڵ بۆ ساڵی 2026 پێشبینی پاشەکشەی 6.1% ئابووری ئێرانی کردووە. بەڵام بۆچی؟ ئەگەر گەرەکمان بێ لە یەک ڕستەدا خلاصەی کەینەوە، ڕیشەی ئەم دۆخە بۆ زیاتر لە 47 ساڵ دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی دەگەڕێتەوە، دەسەڵاتێکە گەیشتووەتە کۆتایی و هەر بۆیە لەم ساڵی دواییدا زەخت و گوشارەکانی بۆ سەر ژیان و مافی خەڵک پەرەیسەندووە. جەنگی 12 ڕۆژەی، هێرشی بەفراوان بۆ سەر ژێرخانەکان و دواتر بڕینی درێژخایەنی ئینتەرنێت بەشێکی گەورەی ئابووری دیجیتاڵ و کاسبی بچووکەکانی پەکخست. دابەزینی دووبارەی بەهای تمەن لە مانگی بەفرانباردا بووە هۆی خۆپیشاندانی سەراسەری، خۆپیشاندانێکە لە بەفرانبار و ڕێبەنداندان بە یەکێک لە خوێناویترین سەرکوتەکانی چەندەیەی ڕابردوو وەڵام درایەوە. ژمارەی وردی قوربانیان تا ئێستەش ڕوون نییە، بەڵام هەموو سەرچاوەکان باس لە کوژرانی هەزاران کەس دەکەن. چەند هەفتەیەک دوای سەرکوتی خۆپیشاندانەکان، ئەمریکا و ئیسرائیل جەنگێکی نوێیان بە مەبەستی ڕاگەیەندراوی لاوازکردن یا ڕووخاندنی دەسەڵات دەست پێ کرد. هێرشەکان بوونە هۆی کوژرانی ڕێبەری کۆماری ئیسلامی، ژمارێک لە فەرماندە و بەرپرسانی باڵا و هەزاران مەدەنی، هەروەها بەشێک لە ژێرخانی وڵاتەکەیان وێران کرد. بەڵام پێکهاتەی دەسەڵات مایەوە مەکینەی ئەمنی سەرکوتی نەیارانی تونتر کردەوە. ئاگربەستی کاتی جۆزردان تەنیا بۆ ماوەیەک بردومانەکانی ڕاگرت. هەڵوەشانەوەی لە مانگی پوشپەردا وڵاتی دووبارە گەڕاندەوە نێو داهاتوێکی ناتیار.
کاکسیاوەش لە درێژەی نامەکەدا دەڵێ بەهۆی کارێکەوە ڕێم کۆتە تاران گەنجێکی 20 ساڵەی ئاشنام دیت و باسی لەوە کردکە لە خۆپیشاندانەکانی بەفرامباردا بەشداری کردو لەگەڵ هاوڕێکانیدا دەستگیر کراوە ئەشکەنجە درراوە. سەرەتا هیوادار بوو دەستێوەردانی ئەمریکا و ئیسرائیل یارمەتی دەربێت بۆ کۆتایی هێنان بە کۆماری ئیسلامی، بەڵام ئێستا لەو هیوایەش هیچ نەماوەتەوە. بەوتەی ئەو بەڵێنی ترامپ بۆ ڕزگارکردنی خەڵکی ئێران لە کرداردا جێگەی خۆی داوەتە بردومان، وێرانکاری و بێباکی بەرامبەر بە گیانی خەڵک. خۆ نەهامەتی لەم وڵاتە تەنیا لە ئاسمانەوە نابارێ. دەسەڵات لە ڕوتی خۆپیشاندانەکان و مانگەکانی یەکەمی جەنگدا دەستڕەسی نێودەوڵەتی بۆ ئینتەرنێتی نزیکەی 90 ڕۆژ بڕی. خاوەن فرۆشگای ئینتەرنێتیەکان، بەرنامەنووسان، وەرگێڕان، شۆفران و هەزاران کەسی دوورکار داهاتی خۆیان لەدەستدا. ئەو لاوە ئاشنایام بۆی گێڕامەوە لە نزیک ماڵیان ژنێکی خانەنشینەکە بۆ قەرەبووکردنەوەی کەمی پارەی خانەنشینی ترشی و مرەبای ماڵەوە لە ئینستاگرام دەفرۆشێت. بە بڕینی ئینتەرنێت هەموو مشتریەکانی لەدەستا و ئێستا دەبێت چالاکی خۆی لەژێر سفرەوە دەست پێ بکاتەوە. جیا لە هەمووی ئەمانە گرانی ئێستا ڕاستەوخۆ هەڕەشە لە تەندروستی خەڵک دەکات. زۆر کەس دەناسم چارەسەر و کڕینی دەرمانیان دواخست و لە بڕی میوە و سەوزە حەبی ڤیتامینی هەرزانتر دەکڕن. لەگەڵ ئەم هەموو نەهامەتی هاوکات شەپۆلی لە سێدارەدانی خۆپیشاندەران دەست بەسەرداگرتنی مڵکی نەیاران و دەستگیرکردنی ئەمنی بەردەوام بووە. وێرانکاری لە جنوبی ئێران ئاشکراترە. هێرشەکانی ئامریکا لە هۆرموزگان زیانی گەورەی بە پردەکان، ڕێگاکان، هێڵی ئاسن، بەندەرەکان، تۆڕی بەرق و دامەزراوەکانی ئاو پاڵوێن گەاندووە. بەرپرسانی ناوچەکە وتویانە لە بەشێک لە پارێزگەکەدا خەڵک لە گەرمای نزیکەی 50 پلەدا کاتژمێرێک بەبێ بەرق و ئاوی لوولەکشیش ماڵەتەوە. بەهۆی ئەمانەوە کۆماری ئیسلامی و بەشێک لە لایەنگەرانی بەدروشمی ئینتقام بەردەوامی جەنگ بۆ پاراستنی سەربەخۆیی وڵات دەزانن. شەوانش لە هەوادارانی دەسەڵات لە شارە جیاوازەکاندا کۆ دەبنەوە و دروشم بۆ بەردەوامی جەنگ دەدەن. دیمەنانێک کە تووڕەئی و نیگەرانی نەیارانی جەنگی زیاتر کردووە. ئێستا ملیۆنان ئێرانی هەست دەکەن کە نێوان سێ هێزی وێرانکەردا گیریان خواردووە. هێرشەکانی ئامریکا و ئیسرائیل، سیاسەتە مەترسیدار و سەرکوتکارەکانی کۆماری ئیسلامی و قەیرانی ئابووری کە توانای دووبارە دەستکردنەوەی ژیانی لێسەندونەتەوە. بارودۆخی ئەم ڕۆژانەی کۆمەلگا بەم شێوەیە کورت دەکرێتەوە. خەڵک هەست دەکەن لە دۆزەخێکدا گیریان خواردۆکە هیچ کام لە لایەنەکانی جەنگ بۆ ڕزگارکردنیان هیچ ناکەن. جەنگ بۆ دەوڵەتەکان هێشتا گۆڕەپانی هەڵسەنگاندنی دەسەڵاتە بۆ خەڵکی ئێران، بەڵام بەمانای سفرەی بەتاڵ ماڵی وێران و داهاتوێکە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە دەستڕێز دوور دەکەوێتەوە. قسە زۆرە، بەڵام با لێرە کۆتایی بە قسەکانم بێنم. هەر ئەوەندە زیاد بکەم کە لە نێو ئەم هەلوو مەرجەی نالەبارەی ژیاندا هیوایەک بۆ کۆتایی هێنان بەم دۆخە بەدی دەکرێت. ئەم هیوایە دەبێ بەهێز بێت. شمشالك بقراليو روكاينا دشتو كسان بو سيراني باغيسيو روكاينا دشتو كسان بو سيراني باغيسيو أسيري
لجام ناڵێ دەمێ وەرانێت پێویستێنێت لە چاوم ناڵێ دەمێ وەرانێت پێویستێنێت لە چاوم لم دشت و لم کیوانم بسازی دل بخیلی ام بسوام دیلانم بسازی دل بخیلی ام بسوام دیلانم اسیری اسیری بندی داوم پپول بال شکاوم ناڵێ دەمێ وەرانێت فیلمیستێنێت لە چاوم کوردستان هەمیشە لە مێژووی پڕ لە ستەمی کۆماری ئیسلامیدا زیاتر لە جوغرافیایەک لانکەی ژیان، تێکۆشان، ئازادیخوازی و پێداگری لەسەر مافی ڕەوای ئینسانی بووە. بەڵام دەسەڵاتی سەرکۆتگەری کۆماری ئیسلامی هەمیشە پێویستی بە دروستکردنی درۆ و سناریۆنی ئەمنی هەبووە تاوەکو بە بیان و جۆراجۆر هەموو دەنگێکی ئازاد کە بکات و ئاگر بەسەر ئەم خاکە و خەڵکەکەیدا ببارێنێت. دەسەڵاتی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ شانۆگەری سیاسیەکانی دەرەوەی وڵات لە قسەکانی ترامپەوە بگرێتە لێدوانە پڕ لە چەواشەکارەکانی خۆیان هەموو ڕووداوێکی کردووەتە بەهانەیەک تاوەکو سەرتاسەری کوردستان وەک داڵانی هێنان و بردننی چەک و ناوچەیەکی پڕ لە مەترسی ئەمنی پێناسە بکات. ئامانج لەم درۆگەورەیە ڕوونا. بچووکردنەوەی کۆمەلگایەکە خاوەنی مێژوو، خەبات و تێکۆشان بۆ ڕزگاری بۆ تەنها ناوچەیەکی ئەمنی و پڕ لە مەترسی. کاتێک لە سناریۆ دەستکردەکاندا باس لە کێشەی ئەمنی لە کوردستاندا دەکرێت بێ ئەوەی هیچ بەڵگەیەکی ڕاستەقینە لە پشتەوە بێت، ئامانج تەنها پاساوهێنانەوە بۆ کوشتن و سەرکوت ئەلبەت بۆ دابینکردنی ئەمنیەت بۆ مانەوەی دەسەڵاتی. بەڵام ئایا لەو ئەمنیەتە کە باس دەکرێت ژیان، ماف و ئازادی هیچ ڕێزێکی هەیە؟ کۆڵبەر ئەو هەزاران مرۆڤە بە شەرەفەیەکە تەنها لە پێناو پاراستنی نانی سبەی خێزانەکەیدا گیانی خۆی لەسەر دەستدا دەنێت. لەژێر پاساوی ئەمنیەت دەبێتە ئامانجی گولەی ڕاستەخۆ. ترورکردنی کۆڵبەرێکی بێکۆڵ وەک متەلب خەیبەری یان وەزیر ڕەحیمی و فرمێسکی منداڵەکانیان تەنها بەشێکە لەو ڕاستیە تاڵەی کە ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە کوردستاندا بەهایەکی بۆ نەهێشتوەتەوە.
چالاکوان مامۆستا، هێرش و پەلاماری شەوانە بۆ سەر ماڵی خەڵک بە بیان و ئەمنیەت، گرتنی مامۆستایانی دڵسۆز وەک سەباح وەلەدبێگی و دروستکردنی کەش و هەوای تۆقاندن لە پاوە، سەردەشت، مەهاباد، بۆکان و مەریوان تەنها لەبەر ئەوەیە کە دەسەڵات نایەوێت ڕووی ڕاستەقینەی خەباتی خەڵک ببینێت. لاوان هەمیشە لەژێر گوشاردان و لەژێر سێبەری ئەمنیەتی کۆماری ئیسلامیدا داهاتوویان لێ زۆت کراوە، پەنابەر و نیشتەجێ ئوردوگاکان. ئەو مرۆڤانەی کە چەندین نەسڵە لەو خاکەدا دەژین لە هێرشە موشێکەکاندا دەکردنە ئامانج و لەژێر ناوی درۆینەی ئەمنیەت کۆمەڵکوش دەکرن. کۆماری ئیسلامی و هاوکێشە دەرەکیەکان هەر یەک بە جۆرێک ئەم کۆمەڵگەیان کردوێتە قوربانی بەرژەوەندەکانیان، یەکێکیان وەک نیروی زەمینی سریان دەکات و ئەوی تریشیانیانی کۆماری ئیسلامی هەمیشە دەیهەوێ بە دروستکردنی فەزای جەنگی و ئەمنی بە پاساوی ئەمنیەت مانەوەی خۆی مسۆگەر بکات. بەڵام باڕوون بێت چەک، موشک، زیندان لە سێدارەدان و چەواشەکاری سیاسی ناتوانن دەنگی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان کە بکەن. تاوەکو ستەم هەبێت خەبات بۆ شکست پێهێنانی ئەم ماشینە سەرکوتگەرە بەردەوام دەبێت، چونکە لێرەدا لە کوردستان خەڵک نەک تەنها وەک سنوور و داڵان بەڵکو وەک هێزێکی زیندوو بۆ گەیشتن بە ماف و ئازادی ڕەواکانیان دەجەنگن بۆ دابینکردنی ئەمنیەتی خۆیان، واتە بەدی هاتنی ئازادی و دادپەروەری. هاوڕێهانە لە نووسراوێکدا دەڵێ ئازار ئەو شتەیە کە تەنیا بە وشە نانووسێتەوە. کاتێک دەڵێن دەرمان نییە بۆ ئەو کەسێکە بە دوای دەرمانەوە نییە بۆ چارەسەرکردنی گیانی خۆشەویستێکی، ئەمە تەنیا هەواڵێکە و هیچی تر. بۆ یە جیاوازیەکی قوڵ هەیە لە نێوان ئامار و بە ئەزموونیکردنی ئازار. بەم جۆرە دەتوانین بێژین سیاسەتیش کاتێک لە مرۆڤایەتیدا دەبڕێت ئازاری خەڵک دەکاتە ژمارە. بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێران ئەم ئازارە بەشێکە لە ژیانی ڕۆژانی خەڵک. سیاست لە بنەڕەتدا دەبێت بۆ ئەوە بێت ئازارەکانی مرۆڤ کەم بکاتەوە و ژیانێکی سەلامەتر دابین بکات. کاتێک ئینسان دەبێتە وەسیلە بۆ ئامانج ئایدۆلۆژیەکان یان ستراتیژی نظامی بەهای ئەخلاقی خۆی لەدەستدات. لە ئێراندا شەڕ و قەیرانەکان بە ناوی ئەمنیەت و بەرژەوەندی نیشتمانی و ئاینەی پاساو دەکرێت، بەڵام لە ڕاستیدا ئەوەی تێک دەچێت ژیانی ڕۆژانە و داهاتوی ملیۆنان کەسە کە هیچ دەورێکیان لە دروستبوونی ئەم قەیرانەدا نەبووە. هانا لە ئیدامەدا دەڵێ ئێستا بە بڕوای من پرسیاری جەوهەری ئەوە نییە کە کام لایەن لەم سەردەمەدا براوەیە، بەڵکو پرسیارەکە ئەوەیە کێ قازانج دەکات و کێ باجەکەی دەدات. کاتێک سیاست لە ئەزموونی ڕاستەقینەی خەڵک جیا دەبێتەوە، ئازاری خەڵک دەبێتە بابەتێکی لاوەکی لە حیساباتی سیاسی. سێر ئەوەیە چه ئەوانەی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە خوازیاری بەردەوامی قەیرانن، چه ئەوانەی بە ناوی ئایدۆلۆژیەوە شەڕ بە ئەرکێکی پیرۆز دەزانن لە یەک خاڵدای یەکدەگرنەوە، پێشخستنی بەرژەوەندی سیاسی بەسەر ئازاری ئینسانەکان. هەروەها ئەو هێزانەی بە ناوی مبارزەی دژە ئەمپریالیزم ئازاری خەڵک دەخەنە پەراوێزەوە، ئامانجەکانیان لە ئاستی ئازاری ئەو مرۆڤانەدا کە گۆیا بۆ ئەوان تێدەکۆشن خاڵی بوونەتەوە. بەڕاستی سیاسەتێک نەتوانێت ئومید بپارێزێت و ئازار کەم بکاتەوە چ جیاوازیەکی لەگەڵ لۆژیکی دەسەڵات لە ئێران هەیە. ئەمە وانەی مێژووە
ئەم وانەی مێژووە بیرمان بێت کە هەرگیز نابێت داهاتوێکی خەیاڵی و نادیار بە قوربانیکردنی ژیانی ئێستای ئینسانەکان بەدەست بێت. هیچ سیاسەتێک ئەو مافەی نییە نەسڵێ بکاتە سوتەمەنی بۆ ئامانجێکی دوور. ئەگەر داهاتوو بەهایەکی هەبێت تەنیا کاتێک لەسەر بنەمای ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤی ئەمڕۆ بنیاتنرابێت. هانا لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ قەیرانی قوڵی سیاست لە ئێراندا دەگەڕێتەوە بۆ ئەو دابڕانەی لە نێوان سیاستمەدار و ئەزمموی ژیانی خەڵک دروست بووە. کاتێک سیاست لە مرۆڤ دابڕا متمانە جەمرێت. ئەگەر سیاست ڕێگەیەک نەبێت بۆ ڕزگارکردنی مرۆڤ لە ئازارەکانی ئەوە تەنیا دەمێنێتەوە وەک ئامرازێک بۆ بەرهەمهێنانی دەسەڵات نەک بنیاتنانی ژیان. پرسیاری کۆتایی هەر ئەوەیە سیاست بۆچی هەیە؟ ئەگەر نەتوانێت ئازار کەم بکاتەوە ئەی بۆچی پێویستمان بەو هەموو قوربانیدانە هەیە؟ لە پێناوی چی؟ چرخی چواشی بی امان چرخی چواشی بی امان زودای بریم لنیشت من چرخی چبگرد وی هینا بوم آوار بوم لشاری خوم بهشت بهندران بو من هر درد و ماتمه باخی بهشت بهندران بو من هر درد و ماتمه بیرم هر لای کردستانه بوید دلم پر نخمه شكتم لجياني أريد لا جينا غواريا بلام تشيبكم أم خلقين استاك شر أواريا لكان دلوخوا لفرد بدم قيانوا بدل بيش وجانوا
دیسان بەرەو ڕێبوومەوە بەرەو هەندەران چوومەوە ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم کاک منسوور لە یادداشتێکدا نووسیەتی لە مێژووی هاوچەرخی ئێراندا کەم چەمکەیە بە ئەندازەی شۆڕش کاریگەری لەسەر چارەنووسی کۆمەلگا هەبێت لە شۆڕشی دەستورەوە ینی مەشروتە تا شۆڕشی ساڵی 1350 و لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دەیەکانی دواتر بگرێت تا ئەم ماوەی دوایی نیشان ئەدات کە کۆمەلگای ئێران هەمیشە بە دوای ئازادی دادپەروەری یەکسانی و بەشداریکردنی خەڵک لە دیاریکردنی چارەنووسی خۆیدا بووە. ئەم ڕێڕەوە بەشکەس لادان و سەرکۆتکردنی زۆرەوە تێپەڕیوە بەڵام هەرگیز نەوەستاوە. هەر بۆیە شۆڕش بە کۆمەلگای ئێران تەنیا ڕووداوێکی مێژوئی نییە بەڵکو پرۆسێکی مێژوئیە کە زیاتر لە سەدەیەکە درێژەی هەیە و هێشتا کۆتایی نەهاتووە. لە دۆخێکی وەهادا یەکێک لە گرنگترین مەیدانەکانی جەنگ نەک تەنیا شەقام یان سندوقی دەنگدان بەڵکو جەنگیش بووە لەسەر چەمکەکانەوە. هەر ڕۆتێکی سیاسی هەڵدەدات وشەکانی وەک ئازادی، دموکراسی، دادپەروەری و بەتایبەتی شۆڕش بە پێ پرۆژە سیاسیەکەی خۆی پێناسە بکات. ئەم پێناسەکردنە لە خۆڕانین چونکە هەر پێناسێکی شۆڕش ئاسوودەیەکی جیاواز بۆ داهاتووی کۆمەلگا دەکێشێت. لەبەر ئەم هۆکارە پێش هەر گفتوگۆیەکی سیاسی دەبێت ڕوون بکرێتەوە کە شۆڕش بە بنەماچیە و چه جیاوازیەکی لەگەڵ ڕووخاندن، گواستنەوە یان گوزار لە دەسەڵات یان چاکسازی هەیە. شۆڕش ناکرێت تەنیا کورت بکرێتەوە بۆ ڕووخانی حکوومەتێک یان گۆڕینی دەم و چاوەکان. ئەگەر وابێت هەر کودتایەک هەر گواستنەوەیەکی دەسەڵات و هەر گۆڕانکاریەکی دەوڵەت بە شۆڕشدا دەنرێت لە کاتێکدا ئەزمموی مێژوو پێچەوانەکە نیشان دەدات. زۆر حکوومەت ڕووخاون بەڵام پێکهاتەکانی دەسەڵات، پەیوەندی ئابوووریەکان، شێوازی دابەشکردنی سەروەت و پەیوەندیەکانی زۆرداری بە نزیکەی بەبێ گۆڕان مانەتەوە. کاک منسوور لە ئیدامەدا دەڵێ شۆڕش کاتێک واتە پەیدا دەکات کە بنەماکەی سیستمی ئێستا بگۆڕدرێت، سیستمێکە تەنیا لە دەوڵەتدا کورت نابێتەوە بەڵکو تۆڕێک لە پەیوەندی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان دەگرێتەوە. تا ئەو کاتەی ئەم بنەما و پێکاتانە دەستیان لێ نەدرێ گۆڕینی حاکمان زیاتر لەوەی شۆڕش بێت ئاڵوگۆڕێک بۆ ئیدامەی هەمان دۆخە بەڵام لە شکل و قەوارێکی تردا. ڕیشەی شۆڕش نەک لە ئێرادەی تاکەکان و نەک لە تەبلیغاتی سیاسیدا بەڵکو لە قەیرانە کەڵەکەبووەکانی کۆمەلگاکەیدایە. کاتێک پێکاتە ئابووری و سیاسیەکان چیتر توانای وەڵامدانەوەی پێداویستیەکانی کۆمەلگایان نامێنێت کە لێنی نێوان کۆمەلگا و دەسەڵات دەگاتە قۆناغێک کە درێژەدان بە سیستمی پێشوو ئەستەمیان مەحاڵ دەبێت. لە دۆخێکی وەهادا شۆڕش نەک بەرهەمی خواستی تاکێک یان حزبێک بەڵکو بەرهەمی قەیرانێکە کە هەموو کۆمەلگا دەگرێتەوە. بەڵام تەنانەت بوونی قەیرانیش بە تەنیا بۆ ڕوودانی شۆڕش بەس نییە. مێژوو نیشانی داوە کە شۆڕش کاتێک دەرفەتی هاتنەدی دەبێت کە سێ پرۆسە بە یەکەوە دروست ببن. یەکەم، دەسەڵات چیتر
نەتوانێت بە شێوازی پێش و کۆمەلگا بەڕێوە ببات. دووهەم زۆرینەی کۆمەلگا چیتر ئامادە نەبن دۆخی ئێستا قبول بکەن. وەسێهەم هێزە کۆمەڵایەتەکان بتوانن خۆیان ڕێک بخەن و بۆ دروستکردنی سیستمێکی نوێ و بێنە مەیدانەوە. نەبوونی هەر کام لەم پرۆسانە قەیرانێکە بۆ ناسەقامگیرین یان گۆڕینی دەسەڵات سنوودار دەکات نەک بۆ شۆڕش. لەو ڕەوانگەیشەوە جیاوازی شۆڕش و چاکسازی ڕوون دەبێتەوە. چاکسازی بە دوای کەمکردنەوەی قەیرانەکان لە چوارچێوەی سیستمی ئێستادایە. ئامانجەکەی پاراستنی پێک هاتە سەرەکیەکانی دەسەڵاتە لەگەڵ دروستکردنی گۆڕانکانی سنووردار بۆ بەرزکردنەوەی کاراییان کەمکردنەوەی ناڕزایەتیەکان. شۆڕش بەڵام کاتێک دێتە ئاراوە کە خودی ئەو پێک هاتانە وەک سەرچاوەی قەیران بناسرن و کۆمەلگا خوازیاری دروستکردنی سیستمێکی جیاواز بێت. ڕووخاندنیش یا هەر بەرەندازی چەمکێکی جیاوازە لە شۆڕش. ڕووخاندن تەنیا باسی کۆتایی هێنان بە حکوومەتێک دەکات و سەبارەت بە سیستمی جێکەوتوو لە کۆمەلگا مەرج نییە هەڵوێستی هەبێت. لەوانەیە ئەنجامی ڕووخاندن دموکراسی بێت، لەوانەیە ستەمکاریەکی نوێ دروست بێت و لەوانەشە تەنیا گرروپێکی نوێ جێگەی گرروپێکی پێشوو بگرێتەوە. کەواتە ڕووخاندن وەڵامی پرسیاری کێ حکوم بکات ئەداتەوە، بەڵام شۆڕش وەڵامی پرسیاری قوڵتری دەسەڵات چۆن ڕێک بخرێت، سەروە چۆن دابەش بکرێت و کۆمەلگا لەسەر چ بنەمایەکدا بمەرزێت دەداتەوە. هەر بۆیە تەنها تەرکیزکردن لەسەر گۆڕینی حکوومەت بەبێ پێشکەشکردنی وێنەیەکی ڕوون لە پێکهاتەی ئابووری، مافی شارومەندی، دادپەروەری کۆمەڵایەتی، پەیوەندی دەوڵەت و کۆمەلگا، پێگەی هێز و کار، شێوازی دابەشکردنی دەسەڵات و میکانیزمەکانی چاودێری گشتی ناتوانێت وەک پرۆژێکی شۆڕشگەڕانە سیر بکرێت. ئەزموونی زۆرێک لە وڵاتان نیشانی داوەکە لابردنی حکوومەتێک بەبێ گۆڕینی ئەو پێکهاتە دیسانەوە ستەمکاری بەرهەم دەهێنن. لە بۆشایی سیاسی ئەمڕۆی ئێراندا ئەم جیاکاریە لە هەموو کاتێک گرنگترە. هەندێک ڕۆود کێشەی سەرەکی تەنها بۆ گۆڕینی کەسێک یان شێوەی حکوومەتدا کوردەکەنەوە و کەمتر دەپژنەوە سەر ئەم پرسیارەی کە دوای ئەوە چه جۆرە سیستمێکی ئابووری، چه ئولگویەک لە دابەشکردنی دەسەڵات و چ مکانیزمێک بۆ ڕێگری لە چڕبوونەوەی دووبارەی دەسەڵات دروست دەبێت. لە بەرامبەردا حکوومەتیش هەوڵدەدات هەموو نەیارەکانی خۆی لەژێر یەک تعریفدا پێناسە بکات تا هەر داخوازیەکی ئازادی خوازانە یان دادپەروەرانە بۆ پرۆژە سیاسیە دیاری کراوەکان یان دەستێوەردانی دەرەکی کورت بکاتەوە. هەردوو ڕێبازەکە هەرچەندە لە دوو لای جیاوازەوە ئاکامێکی هاوبەشیان هەیە. دوورکەوتنەوەی کۆمەلگا لە گفتوگوکردن دەربارەی ڕیشەی ڕاستەقینەی قەیرانەکان. مەترسێکی تریش کە هەڕەشە لە کۆمەلگای ئێران دەکات کوردکردنەوەی داخوازیەکانی خەڵک بۆ باشکردنی بژێوی یان پەرەپێدانی هەندێک ئازادیە کۆمەڵایەتیەکانە بەبێ ئاوەڕدانەوە لە پێکهاتەی دەسەڵات. بێگومان داواکاری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە داخوازی سەرەکیەکانی هەر کۆمەلگایەکن و سلماندنیان ڕێگا هەموار دەکات بۆ شۆڕشی جەماوەری. هەر بۆیە پێداگری لەسەر ئەم داخوازیانە ئەرکێکی گرنگن و دەبێ بسەلمێ. بەڵام ئەگەر ئەم داخوازیانە لە کێشەی دابەشکردنی دەسەڵات، دادپەروەری، وەڵامدانەوەی حکوومەت بە مافە یەکسانەکانی شارۆمەندان جیا بکرێتەوە، دەتوانن ببنە ئامرازێک بۆ بنیادنانەوەی هەمان سیستمی پێشوو. مێژوو نیشانی داوەکە ستەمکاری دەتوانێت خۆی بە ڕوخسارێکی مۆدێرن، ئابوووریەکی چالاک یان ئازادی کۆمەڵایەتەکان سنوردار کاتەوە دووبارە بەرهەم بهێنێتەوە. لەو ڕەوانگەیەوە دیفاعی ڕاستەقینە لە چەمکی شۆڕش بەرگری لە وشەیەک یان نەریتێکی سیاسی نییە، بەرگریە لەم بنەمایە کە ئازادی، دادپەروەری و دموکراسی کە بە گۆڕینی کەسەکان یان گۆڕینی ناخۆی حکوومەت بەدینایێت. شۆڕش کاتێک واتای هەیە کە ئەو پەیوەندیانەی ستەمکاری، قۆڕکردنی دەسەڵات، نایەکسانی و جیاکردنی بەرهەم دەهێنن بگۆڕدرن و کۆمەلگا بتوانێت ئەو مکانیزمانە دروست بکات کە دووبارە بەرهەم هێنانەوەی ئەم پەیوەندیانە مەحاڵ یان بەلانی کەمەوە زۆر ئەستەم بکات. کەوا بوو کێشەی سەرەکی کۆمەلگای ئێران تەنیا ئەوە نییە کە
کێ حکم بکات بەڵکو پرسیارەکە ئەوەیە دەسەڵات چۆن دروست بێت چۆن دابش بکرێت و چۆن کۆنتترۆل بکرێت وەڵامی ئەم پرسیارەکە سنووری نێوان شۆڕش و تەنیا گۆڕینی حکوومەت دیاری دەکات. شارەکەم سنە شاری شیرینە جێگای لە دایکم هەستی ئەوێنێ شارەکەم سنە شاری شیرینە جێگای لە دایکم هەستی ئەوێنێ کەی چاوم ڕۆشن بێ بەدیانێ گیان بێ بە قوربان دیمەنی شارێت هەر سوچێکی توگیانم بۆ من شارێتە زیندووکەراوە یادت یادگارێتە حەزەکەم بچمە بۆ شاری سنە ئەو شارە پێ بڵێ ئاواتی منە بچم دانیشم لە پایتەختە چاوگەلم پڕکەم لە تەماشای شار چاوگەلم پڕکەم دیانە لە تەماشای شار کاک سامان لە نووسراوێکدا دەڵێ یەکێک لە هەڵەباوەکان لە ئەدەبیاتی سیاسی بە تایبەتی چەپی ئێرانی تێکەڵکردنی سوود وەرگرتن لە ناکۆکی و ململانە نێوان هێزە دەسەڵاتدارەکان و پاشکۆبوون بە هێزێکی دەرەکیە. ئەم دوو چەمکە نە لە ڕووی تێئۆریەوە و نە لە ڕووی مێژوویە هاوتاو یەکمانانین لە زانستی سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکاندا نە دەوڵەتەکان و نە بزوتنەوە سیاسیەکان لە بۆشایی کار ناکەن سیاست هەمیشە لە ناو هاوسەنگی هێز ململانەیە بەرژەوەندی نێودەوڵەتیەکان و دەرفەتە ژێوپۆلیتیەکاندا پێک دێت تەنها زۆرێک لە تئۆری زانانی شۆڕش لە ئاستی جیهانی ئاماژە بەوە دەکەن کە لە دۆخی ئێستا گۆڕانکاریە گەورە سیاسیەکان تەنها بەرهەمی هۆکارە ناخۆیەکان نین بەڵکو لە هاوکێشەی نێوان قەیرانی ناوخۆ گۆڕانکاریە نێودەوڵەتەکاندا دروست دەبن. با ئاماژە بە مێژوویش ئەم ڕاستیمان بۆ دەردەکەوێت بۆ نمونە لەنین لە کەلێنی نێوان هێزە شەڕکەرەکانی جەنگی یەکەمی جیهانی کەڵکی وەرگرتو لە ئاڵمان بۆ رووسیا گەڕایەوە و شۆڕشی ئۆکتۆبری ڕابەری کرد. هوشیمین لە ماوەی شەڕی جیهانیدا شەڕی جیهانی دووەمدا لە هەندێک بواردا لەگەڵ ئامریکا دژی داگیرکاری ژاپۆن هاوکاری کرد بەڵام دواتر لە دژی ئامریکا شەڕی کرد. تیتۆ بۆ پاراستنی سربەخۆیی یوگسلافی یارمەتی ئابووری و سیاسی لە ڕۆژئاوا وەرگرت بەڵام نە بوو بە ئەندامی ناتۆ و نە سیاسەتی خۆی دایە دەستی واشنگتۆن. هەروەها بەرخۆردانی فەڕەنسا لە جەنگی جیهانی دووەمدا لە پشتگیری هاوپەیمانان سوودی بینی بەڵام دوای ئازادبوونی فەڕەنسا هێزی سیاسی سربەخۆ خۆی پاراست. لە هەموو ئەم نمونانەدا پەیوانەی سەرەکی بریتی بوو لە پاراستنی سربەخۆیی بڕیاردان نەک بوونی پەیوەندی لەگەڵ هێزێکی دەرەکی. لەم ڕەوانگەیەوە سربەخۆیی سیاسی بەمانای پشتگوێ خستنی دەرفەتەکان کە لە ناکۆکی هێزە دەرەکیەکان دروست دەبێن نییە. سربەخۆیی واتە ئەوەی هیچ دەوڵەتێکی دەرەکی نەتوانێت ئامانج بەرنامە و بڕیارەکانی بزوتنەوەیەک دیاری بکات. ئەگەر هێزێکی سیاسی پشت بەستوو بە کۆمەلگا ڕێکخراوی سربەخۆ بە بەرنمێکی ڕوونی هەبێت یعنی ئەگەر بەهێز بهێ سوود وەرگرتن لە دەرفەتێکی ژێوپۆلیتیکی بە هیچ شێوەیەک بە مانای بوون بە هێزی نیابەتی یان پیادە نیزام نییە.
کاک سامان لە بەشێکی تری قسەکانیدا دەڵێ هەڵەیەکی تر کە لە بەشێک لە هێزە چەپەکان بەدی دەکرێت ئەوە یەکە سیاسەت تەنها وەک شەڕی نێوان باش و خراپیان ئەخلاقی و نائەخلاقی دەبینن لە بڕی ئەوەی وەک ململانەیەکی واقعی لەسەر هێز بەرژەوەندی و استراتێژی سێر بکرێت. پرسیاری سەرەکی ئەوە نییە کە یەکەم جار شەڕی کێ دەستی پێکرد. پرسیاری گرنگ ئەوەیە گۆڕانکاری چی لە هاوسەنگی هێز و توانای هێزی ناخۆئی وڵات دەگۆڕێت. ئەگەر لاوازبوونی حکوومەتێکی سەرکوتگەر وەکو دەوڵەتی داگیرکاری کۆماری ئیسلامی دەستی سەرکوتی کەم بکات و بوارێکی فراوانتر بۆ خەباتی سیاسی مەدەنی دروست بکات، ئەمە لە ڕووی زانستی سیاسەتەوە واقعیەکی سیاسیە، نە پشتگیری لە هەموو سیاسەت و ئامانجەکانی ئەو دەوڵەتەی دژی ئەو شەڕە دەستی پێکردووە. لێرەدا دەبێت جیاوازێکی گرنگ لە نێوان دوو چەنگدا بکرێت: سوود وەرگرتن لە دەرفەت و پاشگوێتی. پاشگوێتی ئەو کاتە دروست دەبێت کە بزوتنەوەیەک بوونی خۆی ڕێباز و بڕیارەکانی ببەستێتەوە بە ئیرادەی دەوڵەتێکی دەرەکی. بەڵام سوود وەرگرتن لە دەرفەت واتە هێزێکی سەربەخۆ بەبێ ئەوەی مافی بڕیاردانی خۆی لەدەست بدات لە کەلێن و ململانەی هێزەکان بۆ پێشبردننی ئامانجەکانی خۆی و بزوتنەوەکەی کەڵکوەربگرێت. هەروەها مێژوونیشانی داوە کە تەنها پشتبەستن بە هێزی ناوخۆش بەس نییە بۆ سەرکەوتن. زۆر شۆڕش و بزوتنەوەی ئازادی خوازی تەنها کاتێک توانای پێشڕەویان پەیدا کردووە کە هەم قەیرانی ناخۆ هەم بارودۆخی نێودەوڵەتی بە قازانجیان گۆڕاوە. شۆڕشەکان لە دایکبووی یەک هۆکار نین، بەڵکو ئەنجامی یەکگرتنی هۆکارە ناخۆئی و نێودەوڵەتیەکانن. لەبەر ئەوە ڕەتکردنەوەی ئەو بیرۆکەیە کە هەر سوودوەرگرتنێک لە ناکۆکی هێزە جەهانیەکان واتە وابەستەئی یان هێزی پیادە نظام نەبەرگری لە ئامریکان یان ئیسرائیلە و نە خۆنبینین بە هێزە گەورەکانەوە. دیارە دەوڵەتەکان بە پێ بەرژەوەندی خۆیان هەنگاو دەنێن و هیچ هێزێکی دەرەکی بۆ دابینکردنی ئازادی و سلماندنی مافە پێشلکراوەکانی خەڵک واردی جەنگ نابێ و ئامانجیشی ئەوە نییە. بەڵام لە هەمان کادا هیچ بزوتنەوەیەکی سیاسی ژیر و زیندوش دەرفەتێک کە دەتوانێت هاوسەنگی هێز لە درێژەی دەسەڵاتێکی سەرکوتگەر بگۆڕێت تەنها بەهۆی ئەوە سەرچاوەکە دەرەکیە فرامۆش ناکات. هۆنەری سیاست ئەوەی نییە کە چاوەڕوانی بارودۆخی ئیدئال بکرێ و نە ئەوەیشە کە خۆت بە هێزە گەورەکان ببەسریتەوە. هۆنەری سیاست ئەوەیە سربەخۆی خۆت بپارێزیت، پشت بە هێزی کۆمەلگا ببەستیت و لە هەمان کادا بە زیرەکی لە هەر دەرفەتێک سوود وەربگری کە دەتوانێت ڕێگای ڕزگاربوون لە دەسەڵاتی ستەمکار هەموارتر بکات. سربەخۆی سیاسی بە مانای گۆشەگیری سیاسی نییە، هەروەها سوود وەرگرتن لە دەرفەتیش بە مانای پاشگۆبوون نییە.
هاوڕێژی وە لە یادداشتێکدا نووسیەتی زۆر جار دەڵێن نەبۆستەم و ستەمکار، بەڵام ئەگەر ئەمە تەنیا دروشمێک بێت و لە ڕیشەی فکری و مێژوویەکەیدا ببڕێ دەبێتە دروشمی بێگیان. ئەو دۆخەی ئەمڕۆ تێداین تەنیا قەیرانی سیاسی نیە، چیرۆکی ساڵانێکەکە تێدا ڕاست و هەڵا نەک بە پێوەرە ئەخلاقیەکان بەڵکو بە پێوەرەکانی بەرژەوەندی دەسەڵات یاری دەکرێن. ساڵانێکە واژەکان بێماناکراون، دادپەروەری بۆتە ئامرازی پرۆپاگەندە و ئەخلاقیش کراوەتە قوربانی مانەوەی دەسەڵات. کاتێک دەسەڵات لە جلێکی مقەدەسدا خۆی دەنوێنێت و بە زمانی ئاسمان قسە لەسەر زەوی دەکات، بێدەنگبوون ئیتر خۆپارێزی نییە بەڵکو چاوپۆشینە لە ڕاستی. هەمووان ئەم ڕستەمان بیستووە، ئێستا کاتی نییە، تۆند مەڕۆن، سەبرکەن. ئەم وشە و دەستەواژانە نەک بانگەوازی ئەقلانیەت بەڵکو بیانون بۆ درێژەدان بە دۆخی ئێستا. مێژوو سەلماندوویەتی کەستەم تەنیا بە هێزی ستەمکار ناژێت بەڵکو بێجەنگی قوربانیەکانیشی سەمەرەی سەرەکی مانەوەی ستەمە. کاتێک ئایدۆلۆژیا کە دەبێت ئامرازی دەسەڵات ئەو کات ئیتر باوەڕ نییە بەڵکو سیستمێکە بۆ ئەندازیاری مشق. لەم سیستمەدا فەرمانبەرداری جێگای ئەخلاق دەگرێتەوە. مانەوەی دەسەڵات لە ژیانی مرۆڤ گرنگتر دەبێت، ڕەخنەگرتن دەبێتە گوناح و بێدەنگی دەبێتە فەزیلەت و چاکە. کاتێک ئەم باوەڕە چەسپا، زەنجیرەکان تەنیا دەست و قاچ ناگرن بەڵکو مێشک و بیرکردنەوەی مرۆڤیش ئەستێ دەکەن. بەڕاستی ترس تەنیا لە زیندان و سێدارە نییە، ترس ڕاستەقینەکە ئەوەیە کە مرۆڤ هەموو بەیانێک نیگەرانی نانی ڕۆژانە و داهاتووی منداڵەکانی بێت. دەسەڵاتێکە سفرەی خەڵک بە بارمتە دەگرێت پێش ئەوەی جەستەی مرۆڤ ئەسیر بکات، ویست و ئێرادەی ئەسیر دەکات. ڕۆژێک دێت مێژوو لە هەمووان دەپرسێت کاتێک ڕاستی و حەقیقەت لەژێر باری هێز و دەسەڵات تا دەخنکە ئێوە چیتان دەکرد؟ لەو ڕۆژەدا بێدەنگی قورسترین وەڵام دەبێت. کەوابوو گۆڕانکاری ڕاستەقینە پێش ئەوەی لە شەقامەکاندا ڕووبدات دەبێت لە مێشکماندا ڕووبدات، دەبێت ئەو تەقەدوسە ساختیەی دەسەڵات لە زیهنماندا بشکێنین، دەبێت ڕێزگرتن لە مرۆڤ جێگای ترس لە ئایدۆلۆژیا بگرێتەوە. گۆڕانکاری لە ئێران بریتیە لەو ساتەی کە مرۆڤ بۆ خۆی بڕیار دەدات و چیتر ترس بە ڕەوەشت نازانێت. جارێک هێرکەم کانی کانی وەیادێ ڕۆژگاری جوانی کولانی دەوەرکانی زەخمەکانێم وەتەن چاوم کوربیا کانی کانی تانونسیا مدلشانی آخر آباد ارکانی دلم شکانی خوشاتی کانی کانی وی 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 کانی کانی دلانەی من دەڕزانی کانی کانی
کاک ڕەحیم لە نووسراوێکدا دەڵێ با ئەمڕۆ لەسەر بابەتێک قسە بکەین کە زۆر بەمان ڕۆژانە بە ناویدا دەڕۆین بەڵام بێدەنگیمان لێ کردووە بابەتی نەخۆشی دەرونی لە کۆمەڵگا. زۆر جار ئەم دەستەواژەیە وەک سوکایەتی بەکاردەهێنرێت بەڵام با ڕاستگۆ بین. لەم دۆخەی سەختەی ژیاندا لەو ژینگەیە کە ترس و ناومیدی بەسەریدا زاڵە کێ هەیە نەخۆش نەبێت؟ نیوەی زیاتری کۆمەڵگای ئێمە لە نێوان دڵەڕاوکەی بێبنەما و ترس لە ئایندەدا ون بوون. هەروەک وتم ئەمڕۆ نیوەی دانیشتوانی وڵاتەکەمان بە جۆرێک لە جۆرەکان بەدەست ترس لە داهاتوو گومانی بێبنەما و دڵەڕاوکێدا دەناڵێنن. هەندێک جار بێ ئەوەی خۆیشیان بزانێن تووشبووی ئەم دۆخەن. بەڵام کێشە لێرەدا کۆتایی نایێت. نەخۆشیە کە دەبێتە هەڕەشە ئەو نەخۆشیە نییە کە کەسێک لە ماڵەکەی خۆیدا دەیچێژێت. کارەسات ئەو کاتەیەکە نەخۆشی دەگاتە کورسی بڕیاردان یان ئەم دۆخەی کۆمەلگاکە ئەم هەموو نەهامەتیە بەرهەمدێنێ پاساوی بۆ دێنێتەوە. ئەزمموی سەردانی نەخۆشخانەیەکی دەرونی نیشانی دەدات کە ئەوانەی لەوێن وەک نەخۆش ژمارەیەکیان لە زاهیردا زۆر ئاسایی دەرەکەون. تەنانەت ڕەنگە کەسێک لە نێوانیاندا بێت کە خاوەن بڕوانامەی باڵا بێت یان بە شێوەی قسە بکات کە کەس گومانی ئەوە نەبێت نەخۆش بێت. کێشەکە کاتێک سەرهەڵەدات کە چارەسەر کەسی نەخۆش نامێنێت. ئەو کاتەیەکە ئەم کەسە دەتوانێت ببێتە سەرچاوەی کارەسات. بە جۆرێکی تر بێژم. مەترسیدارترین جۆری نەخۆشی دەرونی ئەوەیە کە کەسی نەخۆش خۆی بە تەندروست بزانێت و خەڵکی دیکە وەک نەخۆش ببینێت. دروست وەک ئەوانەی کە ئەمڕۆ حکمڕانی ئێران دەکەن. پێیان وایە بەبێ زۆر و زەبر خەڵک ڕێگای هەڵە دەگرێتە بەر. جەنگ بە بنەمای پەیوەندە کۆمەڵایەتیەکان و ئاینیەکان دەزانن و لە بیستنی هەواڵی خوێن ڕێژتن وزە دەگرن. دڵخۆشی و خۆشگوزەرانی خەڵک بە هۆکاری لادان دەبین و ئاسۆی ژیانیان لە خەم و ماتەمدا کورت کردوێتەوە. پێیان وایە بە زیندان و ئیعدام دەتوانرێت کۆمەڵگا چاک بکرێت. ئێستا پرسیارەکە ئەمەیە ئەوانەی لە نێو دەسەڵاتی کۆماری ئیسلامی بڕیاری لەسەر ژیانی ئێمە دەدەن جیاوازیان لەگەڵ ئەو نەخۆشانە چییە؟ کارەسات ئەوە نییە کە نەخۆشێک لە نەخۆشخانێکدا بێت. کارەسات ئەوەیە کە نەخۆشێک بە ناوی ڕەساڵەتی ئاسمانی ئەرکی ڕێنمایی خەڵک بەدەستەوە بگرێ و بڕیار لەسەر چارەنووسی ئەو ڕۆسبەی نەتەوەیەک بدات. ئەوانەی کە پێیان وایە ژیانی ڕاستەقینە تەنها دوای مەرگ تەست پێ دەکات بۆیە ئامادەن ژیانی ئێستای خەڵک بکەنە قوربانی. کەوا بوو جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان ئەو نەخۆشەی دەزانێت پێویستی بە چارەسەر و ئەو نەخۆشەی کە خۆی بە حاکم و ڕێنیشان دەردەزانێت. خەڵکی زۆر لە وڵاتانی جیهان ئەمڕۆ هەر لەبەر ئەو ئازارە دەچێژن چونکە نەخۆشانی دەرونی بڕیار لەسەر ژیانیان دەدان بێ ئەوەی بزانن دنیا بەبێ بوونی ئەوان جێگایەکی زۆر جوانتر و ئارامترە بۆ ژیان. بە بڕوای من ئێستا جەماعەتێکی نەخۆشم حکومی ئێران دەکەن کەچی لە ڕاستیدا جێگایان نەخۆشخانەیە نەکورسی دەسەڵات.
جانك وجنابي آخر دوا شوان جانك وجنابي هيج كم بوي عويتر عزيز مدالو صويغ بيتو جنابي هيج كم بوي عويتر جانو من دالو صويغ بيتو جنابي سير قردور شوخي قناو طفلي بازاري قولي كل بيتاو نايك سوداي زليفة عزيز مداو خاص بيقول لانا سار معي سوداي جانو من داو دردي دلانا سار معي سوداي جانو من داو دردي دلانا أنا كام ضلن وش بيد الزانو سوداي زلفلي مشي ومريمانو قرشخ قرمي الله عزيز مداو اقر دربيشن سوداي زلفي من جانو من داو غير عالم جيشن سوداي زلفي من جانو من داو غير عالم جيشن كيف لم تاسو إحرة يانو من دالو كيف توقو شوابي داوية بشواني کۆتایی بەرنامەکەمان تەرخان کراوە بە هاوڕێزانە بۆ زەنجیرەی ناساندنی فیلسوفانی مێژوو. هاوڕێزانە نووسەتی هاوڕێیان دوای سوقرات و ئەفلاتون ئێستا کاتی ئەوەیە باسی گەورەترین قوتابی ئەفلاتون بکەین. ئەو کەسەی بە مامۆستای لۆژیک ناسراوە ئەویش ئەرەستوویە. جارێکی تر ئەوە دووپاتەکەمەوە کە لەم زەنجیرە وتارانەدا تەنیا من دەرگایەک دەکەمەوە بۆ هەر کەسێک علاقەی بە ناسینی ئەم گەورە فیلسوفانە بێ بۆ ئەوەی باشتر بیاناسن و ئەم زەنجیرە وتارانە ئەو ئیدعای نییە کە بە تواوی ئەرکی ناسین بە ئەنجام بگێنێ. ئەگەر لە ئەڵلقەی پێشووتردا باسی ئەفلاتونمان کرد بێت و بەوە ناسی بێتمان کە هەمیشە سەیری ئاسمانی دەکرد و لە دوای جیهانێکی نمونەئی بوو، ئاوێتەی ئەم هەفتەیەمان بڕیارێکی جیاوازیدایە. پێخستە سەرزەوی وتی ڕاستیەکان لە دەوروبەری خۆماندان، پێویست ناکات لە ئاسمان بە دوایاندا بگەڕێن. ئەمڕۆ باسی ئەرستو دەکەین، پیاوێکە تەنیا فیلسوف نەبوو بەڵکو دامەزرێنەری زۆربەی زانستەکانی ئەمڕۆژە. ئەرستو لە شاری ستاگرا لە یونان لەدایک بوو، لە تەمەنی 17 ساڵیدا چووە ئاکادمیای ئەفلاتون و 20 ساڵ لەوێ وەک قوتابی و هاوکارمایەوە. دواتر بانگهێش کرا بۆ ئەوەی ببێتە مامۆستای تابەتی ئەلێکساندرای کەبیر. ئەلێکساندرای مەزن کاتێک گەڕایەوە ئاسینایان هەمان ئاتن قوتابخانەی تایبەتی خۆی بە ناوی لیکیایۆم دامەزران، شوێنێکە بیرکردنەوەی مرۆڤایەتی بۆ هەتا گۆڕی. ئەرستو بە پێچەوانەی مامۆستاکەی یانی ئەفلاتون باوەڕی بە جیهانی ئایدیا دابڕاوەکان نەبوو.
بەڵکو باوەڕی بە واقعیەتی سروشتی هەبوو بۆیە تەنیا لە پشت مێزەکەی دانەنیشت و بیر بکاتەوە بەڵکو دەستی کرد بە لێکۆڵینەوەی ڕاستەوخۆ لەسەر ڕۆک ئاژەڵ و ئەستێرەکان تا ئەو ڕادەیەی ئەمڕۆ بە باوکی زیندەزانی دەناسرێت. جگە لەوەش ئەرەستوو یەکەم کەس بوو کە لۆژیکی بە شێوەیەکی سیستماتیک دانا ئەوە بیرۆکەی سیلۆجیزمی داهێنا وەکو ئەوەی بڵێن هەموو مرۆڤێک جەمرێت سوقرات مرۆڤە کەواتە سوقرات جەمرێت. ئام یاسایە سادەیە بیرکردنەوە بنەمای زانستی ڕاوێنبێژی و شیکاری ئەقلانیە تا ئەمڕۆژ. ئەرەستوو بۆ ئەمڕۆ چی پێیە؟ ڕێنمایی بۆ ژیانی هاوچەر تۆ دەڵێت چ کەسێک دوای نزیکەی 24 سەدە هێشتا وەڵامی پرسیارەکانی ئەمڕۆمانی پێبێت. ئەرەستوو بە سێ چەمکی سەرەکی یارمەتیمان دەدات لە ئەمڕۆدا ژیانێکی باشتر بژین. یاسای هێڵی ناوەڕاست چۆن بەختەوەر بین. لە کتێبی ئەخلاقی نیکۆماچیدا ئەرەستوو دەڵێت بەختەوەری ئامانجی کۆتایی ژیانە بەڵام بەختەوەری چۆن بەدەستێت لە ڕێگای ڕەوشت و کردداری باشەوە. ئەرەستوو لای وابوو ئەخلاقی باش بریتە لە دانانی سنوور لە هێڵی ناوەڕاستی نێوان دوو تۆندڕەویدا بۆ نمونە ئازایەتی هاوسەنگی لە نێوان ترسنۆکی و گێلایەتی یان نەزانین. دوام دروستکردنی عادەتەکان یەکێک لە ناودارترین وتەکانی ئەرەستوو دەڵێت ئێمە ئەوەین کە بەردەوام دەیکەین کەواتە نایابوون کردێک نییە جارێک بێت بەڵکو خووە ینی عادەتە. ئەمڕۆ هەموو کتێبەکانی گەشەپێدانی کەسی باسی ئەمە دەکەن ئەگەر دەتەوێت سەرکەوتوو بیت پێویست ناکات کارێکی سەر سوورهێنەر لە ناوکاوا بکەیت بەڵکو بەرجەوامی لە خۆ بچووکەکانەوە ژیانت دەگۆڕێت. وا سێهۆم تێگەیشتن لە جیهان و گۆڕانکاریەکان. ئەرەستوو پێوا بوو بۆ تێگەیشتن لە هەر شتێک دەبێت وەڵامی 4 هۆکار بدرێتەوە. مادی لە چی دروست بووە؟ وەک داری مێزێک، شێوەئی، دیزانەکەی چییە؟ کردەئی، کێ دروستی کردووە؟ دارتاشەکە. ئامانجدار بۆچی دروست کراوە؟ بۆ ئەوەی لەسەری بنووسن. لای ئەرەستوو هیچ شتێک لە سروشتا پێ ئامانج نییە هەروەها جیاوازی دەکرد لە نێوان جەوهەر و ئەرکان و ئەمە هاوکارمان دەبێت بۆ تێگەیشتن لەوەی مرۆڤ لە جەوهەردا نەگۆڕاوە سەرڕای گۆڕانکاری دەرەکیەکانیش. ئەرەستوو مرۆڤی بە حەیوانێکی کۆمەڵایەتی ناوبردووە. ئەو پێوا بوو مرۆڤ بە تەنیا لە دەوروبەری کۆمەلگان ناتوانێت بگاتە کەمەندی تەواوەتی خۆی. بەختەوەری تەنیا بە بیرکردنەوە بەدەست نانێت بەڵکو بە کردەی بەڕەوشتانە لە ناو کۆمەلگادا بەدەستێت. ئەرەستوو فەلسەفەی لە ئاسمانەوە هێنایە سەرزەوی. ئەگەر ئەفلاتۆن فیلسۆفی دەوڵەتی نمونەیی بێت ئەرەستوو فیلسۆفی واقع زانست و کردارە. ئەو فێری کردن پێش بڕیاردان چاودێری بکەین زانیاری کۆبکەینەوە و هاوسەنگی بپارێزین. پاشنیوەڕۆی ڕۆژی یەکشەممە 4 گەلاوێژی 1405 ئۆتۆمۆبیلی شەخسی کاک مهدی تەوەکولی چالاکی فەرهەنگی و هونەری بوو بە ئامانجی تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران. لە ئەنجامی ئەم تەقەکردنەدا زۆر بەداخەوە کاک مهدی تەوەکولی هاوڕێ لەگەڵ دایکی مەریەم خانم ئەسلانی و خۆیشکەکەی سومەیە خانم تەوەکولی گیانیان لەدەستا. تەرمی گیانبەخکردووان ژێر چاودێری هێز ئەمنیەکاندا ڕەوانەی سنەکرا و ڕۆژی دواتر واتە دووشەمای 5 گەلاوێژی 1405 لە گۆڕستانی بەهشتی محەممەدی لە کەش و هەوایەکی توندی ئەمنیدا ئەسپەردەی خاکراون. هاوکات بنەماڵەی قوربانیان ڕوبەڕووی گوشار بوونەتەوە بۆ خۆ دوورگرتن لە زانیاریدان لەسەر چۆنیەتی ڕووداوەکە و بە ڕووداوی هاتوچوو وەک هۆکاری مەرگ بناسێنن بە خەڵک. لە بەرامبەردا
حەوت وتەبێژی فەرەجا و میدیا حکومیەکان زۆر بێشەرمانە بۆ پاساوی جنایەتەکەیان بانگەشەی ئەوەیان کردووە کە سەرنشینانی ئۆتۆمبیلەکە ئەندامی گروپێکی چەکداری کورد بوون و گۆیا لە ئۆپراسیۆنێکی چەکداریدا کوژراون. تەقەکردنی بە قەستی کوشتن لە ئۆتۆمبیلێکە 3 ئەندامی خێزانێکی تێدا بوو، نمونەیەکی ئاشکرای جنایەت و کوشتنی بە ئەنقەستی چالاکوانانی سیاسی، مەدەنی و فەرهەنگی کوردستانە وەک پیشەی هەمیشەی کۆماری ئیسلامی. کاک مهدی تەوەکۆڵی بەڕێوەبەری ماڵی وێنەگرانی کوردستان، دامەزرێرەری ماڵی هونەری چاوە و زیندانی سیاسی پێشوو بوو کە پێشتریش بەهۆی چالاکی فەرهەنگی، هونەری و مەدەنیەکانەوە ڕوبەڕووی گوشار و هەڵس و کەوتی دامەزرا و ئەمنیەکان بووبووەوە. بەردەوامی ئەم شێوازە نیشانی دەدات کە کوشتن لە کوردستاندا نەک ئەنجامی ڕەفتاری تاکی ماموران بەڵکو بەشێکە لە سیاسەتی ڕێکخراوی سەرکوردکردنی کۆماری ئیسلامی، سیاسەتێکە مافی ژیان پێشل دەکات و بنەماڵی قوربانیانیش بە تۆقاندن زۆرە ملێ و بێبەشکردن لە مافی زانینی ڕاستیەکان ڕوبەڕوو دەکاتەوە. ئەم ڕژیمە تاوانکارە کە لە بەرامبەر بزوتنەوەی پێشکەوت و خوازانەی خەڵکی کوردستان گەیشتووەتە بنبەست بۆ دروستکردنی کەشی ترس و تۆقاندن، چالاکانی مەدەنی و بنەماڵەکانیان دەکاتە ئامانجی تەقەی ڕاستەوخۆ، تاوانێکە لە هەمان کادا بە سناریۆسازی هەڵبەستراوی ڕاگەیاندنی و ئەمنی هەوڵی شاردنەوەی دەدرێت. ئەم جنایەتە نە ڕووداوێکی ئاساییە و نە بە سناریۆ درۆینەکانی دەمودەستگا ئەمنیەکان دەتوانێت بشاردرێتەوە. ئەم تاوانە ڕێکخراوە دەوڵەتیە بەتایبەت لە مانگەکانی ڕابردوودا کە ڕژیم زیاتر لە هەر کاتێکی تر لە پاراستن و بەردەوامکردنی دەسەڵاتەکەی تووشی قەیران و دەستەوەستان بووە، خەڵک و بزوتنەوە جەماوەریەکان بە گەورەترین و مەترسیدارترین هەڕەشە بۆ مانەوەی خۆی دەزانێت. ئێمە لەگەڵ محکومکردنی توندی ئەم جنایەتە دەڕەندانەیە گەرمترین سەرخۆشی و هاوخەمی خۆمان ئاراستەی بنەماڵی سەربەرزی گیان بەخ کردووان خەڵکی تێکۆشەری سنە و بەگشتی خەڵکی کوردستان دەکەین. ئەم تاوانە تەرۆریستیە بەڵگەیەکی ئاشکرای داڕمانی ئەخلاقی و سیاسی سیستمێکە کە لە بەرامبەر ئێرادەی ئازادی خوازانەی خەڵکی شۆڕشتێڕی کوردستان چۆکی داوە و بۆ پاراستنی مانەوەی خۆی ڕێگایەک جگە لە سەرکۆت ترور و تاوان ناناسێت. یادیان بەرز و بەڕێز بێت. بەداخێکی گرانەوە هەواڵی مەرگی ناودای هاوڕێ دێرین و پێشمەرگەی کۆمەڵە کاک عەبدوڵڵا عەلی پەنامان پێگەیشت. کاک عەبدوڵڵا لە بنەماڵێکی زەحمەتکێش لە ئاوایی سپیگەرمەی شاریبانە لەدایک بوو وە پەروەردەکرا. بەهۆی هەژاری و دەستەنگی بنەماڵەکەوە هەر لە تەمەنی مناڵیەوە خەریکی کرێکاری و کارکردن بووە بۆ یارمەتیدانی ژیانی ڕۆژانی خێزانەکان. لە سەرەتای شۆڕشی ساڵی 1350 هەتاوی کە ئەو کات تازەلاوێکی پێگەیشتوو بوو، چوە ناو ڕێزەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و ماوەیەک پێشمەرگی ئەو حیزبە بوو. دواتر بەهۆی خزمایەتی و تێکەڵاوی لەگەڵ هاوڕێ گیانبەخ کرد و کاک مستەفا قادری و هاوڕێ ڕسووڵی عەلی دووس بوو بە لایەنگەری کۆمەڵە و دوای ماوەیەک بوو بە پێشمەرگەی کۆمەڵە لە ناوچێبانە. کاک عەبدوڵڵا پێشمەرگەیەکی ئازا و جەسوور و قسەخۆش و لێهاتوو بوو و چونکە بۆ خۆی زەحمەتکێش بوو زۆر بە ئاسانی تێکەڵاوی خەڵکی هەژار و زەحمەتکێش دەبوو و بۆ ڕاپەڕاندنی کار و ئەرکی پێشمەرگایەتی زۆر یارمەتی دەربوو. کاک عەبدوڵڵا لەبەر بارگرانی و هەژاری بنەماڵەکەی ناچار بوو واز لە پێشمەرگایەتی بهێنێت و بچێتە ناو شار و یارمەتی بنەماڵەکەی بدات. بەداخەوە چەند ڕۆژ پێش ئێستا کە لە پێش ئاوایی سپیگەرمە خەریکی گەزەوکردن بوو، کوت و پڕ حاڵی تێک دەچێت و گیانی بەخت دەکات. کاک عەبدوڵڵا هەر لە مناڵیەوە هەتا دووە هەناسەی هەر خەریکی کرێکاری و ڕەنجکێشان بوو و بەو حاڵشەوە هەمیشە کەسێکی خاوەن هەڵوێست بوو بۆ ژیانی هەژاری قەناعەتی کردووەوە سەربەرزانەشیاوە. بەو بۆ نەخەمناکەوە سەرخۆشی لە هەموو بنەماڵەی ئازیزی عەلی پەنا و عەلی دووس دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی ئازیزی کاک عەبدوڵڵاش بەرز و بەڕێز بێت.
بەڵێ ئازیزان گەیشتە کۆتایی مەڵقەیەی ئێمەی بینەران سپاس بۆ ئامادەبوون و هاوبەشبوونتان تکایە هەر بەردەوام بن لە ناردنی نامە پەیام و بۆچوونەکانتان چونکە هەر وشەیەکی ئێوە بۆ ئێمە گرنگ و جێ ڕێزمانە تا دیدارێکی دیکە هەمیشە دڵشاد و سەرکەوتوو بن ماڵاوە.